لە جەژن نزیک ئەبینەوە و بازاڕیش بەرەو گرانی ئەچێت 1964 تێبینی کردووە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان تەماتەی خۆماڵی نەماوە ئەوەی هەشا 750 دینار چۆتە سەر هەر کیلۆیەکی. لە کەرکووک منداڵێکی تازە لەدایک بوو بە فرێدراوی دۆزراوەتەوە تەمەنی چەند کاتژمێرێک ئەبێت. هەڵمەتێکی دەستی پێکردووە سەرتاشەکان ئەو کاریان کردووە ئەیانەوێت تاکو جەشن سەری 10,000 کەس بە خۆڕایی چاک بکەن. سڵاتان لێبێت. بەرەو جەشن دەڕۆین و ئیدی نرخی خۆراک و کەلوپەل لە هەندێک شوێن بەرز ئەبێتەوە. چەند ڕۆژێکی شە تەماتە هێندەی تر خۆی لێ سوور کردینەتەوە و ئاوا بڕوات بۆ جەشن میوانی سفرەکانمان نابێت. سەروەر عەلی سەرۆکی لیژنەی سەندیکای یالیوەی سلەیمانی بە 1964 وت لەم کاتەدا تەماتەی خۆماڵی نەماوە ئەوەی هەیە هی بەسڕەیە ئەوەش بە کەڵک نایەت بۆیە نرخی تەماتە بەرز بۆتەوە ئەوەی کە شیاوی خواردن بێت چیلۆی بە 1250 دینارە لە عەلوە. بە قسەی سەروەر عەلی ئەم چەند ڕۆژان نرخی هەر چیلۆیەک تەماتە 750 دیناری چۆتە سەر و بۆ کارەکەشی بۆ ڕێگریکردن لە هاوردەکردنی تەماتە ئەگەڕێتەوە. ئەگەر قەدەغەکە هەڵبگیرێت چیلۆیەک تەماتەی باش دەبێتە 300 تاکو 600 دینار. بۆ کەمکردنەوەی ئەو بارگرانیەی لە جەژندا بۆ خێزانە هەژارەکان دروست ئەبێت 200 سەرتاشی لێزان و بەتوانە قۆڵی هیممەت و مەردایەتیان هەڵماڵیوە و دەیانەوێت تا ڕۆژی جەژن قژی 10,000 کەس بە خۆڕایی چاک بکەن. ڕێکخراوی YGO لە شاری سلێمانی هەستاوە بە ئەنجامدانی ئەم کارە و سەید بڵێن کە سەرۆکی ڕێکخراوەکەی بە 1964 وت هەڵمەتەکەیان لە قوتابخانەی حوزەیران دەستی پێکردووە تا جەژنی ڕەمەزان دەستنا چەند قوتابخانە و گەڕەکێکی هەژار نشین لە شار و شارۆچکەکانی دەوروبەری سلەیمانی وتیشی 200 سەرتاش لە ژن و پیاوی بەتواناو کە مامەسای پەیمانگان ئەزبوونی باشیان هەیە خۆبەخشانە و کارە ئەکەن. یەکەم جار وایان داناوە سەری 50,000 کەس ساک بکەن بەڵام بە ئەوەی کێشە بۆ کەسابەت و بژێوی سەرتاشەکانیش دروست نەکەن ژمارەکەیان کەم کردوتەوە بۆ 10,000 کەس. لەسەر ڕێگای هەولێر بۆ کۆیە ڕووداوێکی هات و چۆڕ ڕوویدا 5 کەس بریندار بوون. تیمێکی سەربازی ئەڵمانی فریایان کەوتن و بە سەرپێی برینەکانیان ساڕێژکردن. بە قسەی سەنگەر سەلاح بەڕێوەبەری هاتوچۆی قەزای کۆیە لە نزیک گوندی تەوەکەڵ ئۆتۆمبیلێک لە جۆری شۆفرلێت ئەڤیۆ کە لە هەولێرەوە بەرەو کۆیە ڕۆیشتووە بەهۆی تیژڕەوی کۆنتترۆلی لەدەستداوە خۆی کێشاوە بە دوو ئۆتۆمبیلی تردا. لە یەکەکان لە جۆری نیسان سەنی تەکسیە و ئەوەی تریشان توێتا کڕۆلایە. لە ئەنجامدا 5 کەس بریندار بوون. جێگر کەریم کە بەسەر ڕووداوەکەدا کەوتووە بە 1964 وت تیمێکی هێزەکانی ئەڵمانیا کە بە ڕێگاکەدا تێدەپەڕین هەرکە ڕووداوەکەیان بینی دەم و دەست لە ئۆتۆمبیلەکانیان دابەزین و تەواوی پێداویستە پزیشکیەکانیان پێبوو چارەسەری سەرەتاییان بۆ بریندارەکان کرد و دواتر بە ئەمبڵاز ڕەوانەی نەخۆشخانەکانی هەولێر کران. جارێکی تر بەم ڕەمەزانە منداڵێکی تازە لەدایک بوو بە فڕێدراوی دۆزراوەتەوە و برایە نەخۆشخانەی منداڵانی کەرکووک. مۆتەسەم عەزیز بەرپرسی بەشی نەبا کامەکانی نەخۆشخانەی منداڵانی کەرکووک بە 1964 و درەنگانی شەوی ڕابردوو مەفرەزەیەکی پۆلیس کچێکی تازە لەدایک بوویان هێناوەتە نەخۆشخانەکەمان کە تەمەنی لە نێوان 5 بۆ 6 کاتژمێر دەبوو. لەسەر پردی نێوان گەڕەکی دۆمیز و گەڕەکی کۆبانی دۆزرابەوە وتیشی تەندروستی منداڵەکە باش نەبوو چونکە زیاتر لە نیو کاتژمێر لەو شوێنە فڕێدرابوو سەرمایەکی زۆر لێیدا بوو. بەڵام دوای ئەوەی لەناو ئامێری تایبەت دامان ناوە تەندروستی بەرەو باشتر دەڕوات. ناویشیان ناوە نورە. لەم هەفتەیە ئەمە دووەم حاڵەتی فرێدانی منداڵی ساوایە و ڕۆژی شەممەی ڕابردووش لە ناحیەی ئیسحاقی سەر بە پارێزگای سەلاحەدین منداڵێکی تازە لەدایک بوو بە فرێدراوی دۆزرایەوە. سەرنجتان بۆ بابەتێکی ژینگەیی و مرۆیی ڕائچێشم ئەویش لە سنووری ناحیەی شێروان مەزنە. لەوێ کولانە بۆ سمۆرەکان دروست کراوە ئەمان مەبەستێکیان هەیە ئەگەر سەیرێکی بکەین ئەم کولانەیان بۆ سمۆرەکان دروست کردووە بۆ دووشت هەم بۆ ئەوەی سمۆرەکان لێرە بەخێو بکرێن
دوو ئامانجیان لەوە هەیە هەم بۆ جوانی سمۆرەکان بۆ ئەوی بە جوانی بمێنەوە ژمارەیان زیاد بکەن هەمیش وەک ئەوەی کە سمۆرە ژینگە دۆستێکە لە سنوورەکەی ئەوان و لە باقی سنوورەکانی دیکەی هەرێمی کوردستان دیارەوە وەک ئەزانین سمۆرە یەکێکە لەو ژینگە دۆستانە بەپێی ئەو بەدواداچوونەی کە 1964 کردوویەتی هەر لە دێر زەمانەوە تاکو ئێستا زۆرینەی دارەکان دارە خۆڕستکەکانی هەرێمی کوردستان لە گوێزوو لە بەڕوو لە مازوو لە زۆربەی ئەو شتانە لەلایەن گیاندارانەوە بە تایبەتیش سمۆرە چێندراوە سمۆرە تەبیعاتێکی هەیە کە ئەیەوێ لە وەرزی بەهار و هاوین بۆ نمونە گوێزیان بەڕوو بشارێتەوە بۆ وەرزی زستان لە شوێنێک ئەیشارێتەوە دوایان نازانێت لە شوێی داناوە کە نازانێ ئیتر ئەو بەڕوە یاخود ئەو گوێزە لە شوێنی خۆی ئەڕوێت و نەمامێک دروستە بێت دوایان نەمامێک کە ئەبێتە دار و دارەکەش گەورە ئەبێ و بەرهەمیشی ئەبێتن هیوادارین هەموو لایەک چاو لەو ڕوانینە ژینگەیە بکەن کە لەو سنوورە و لە سنوورەکانی دیکەی هەرێمی کوردستانی شەیە بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.